زۆر جێی نیگەرانیە زۆر جێی نیگەرانیە کە ئەمڕۆ ئەبینین لەشکرکێشیەکان بە ئاشکرا بۆ سەر پارچەکانی کوردستان تەشەنەی کردووە و درێژە پێدەری هەیە. ئەمە جێی داخە زۆر چی بۆ ناوخۆی خۆمان چی بۆ دەرەوەی خۆمان، واتە دەرەوەی خۆمان بۆ وڵاتانی کەوا خاوەن قانون و خاوەن مافی مرۆڤ و خاوەن دەسەڵاتن، وڵاتانی زلهێز بە تایبەتی ئەیبینن هەمووی وەکو کوێری لێ هاتووە لە بەرامبەر ئەو لەشکرکێشیە و ئەو دەستدرێژیەی دیکتاتۆری و دڕندەی تورکیا و خاڵێکی تر کە لە ناوخۆی خۆمانە ئەبینین بە تایبەتی حیزبە دەسەڵاتدارەکان زۆر بێدەنگن، یعنی ئەو بێدەنگیە جێی نیگەرانیە، زۆر جێی نیگەرانیە، چونکە ئەوەی ئەمڕۆ گەریلاکان ئەیبینین بە چاوی خۆمان جێی شانازی جێی ئەو پەڕی خۆشحالیە کەوا داکۆکی کاری ڕاستەقینێ هەر چوار پارچەی کوردستانن، نەک تەنها هەر چوار پارچەی بەڵکو ئەمان ئەیانەوێت ئازادی خوازی نیشتیمانێکی بەرفراوان نیشتیمانێکی فرەنەتەوە بێتە پێشەوە، بەڵام بەداخەوە ئەمڕۆ ئێمە لە ژێر هەیمەنەی وڵاتانی ئەقلیمی بە تایبەتی ئەم وڵاتە ئیسلامیانی کەوا ئەیان بینین چی ڕژێمی ئێرانی چی ڕژێمی دیکتاتۆری ئێرانە عەفۆن و چی ئەو ڕژێمە بۆگەنەی تورکیاتانە ئەوەی لە تواناما بێ مادیەن معنەویەن ئامادەم بڵێ بۆ هەر هاوکاریەک بۆ هەر ڕنگدانەوەیەک دژی بەم ڕژێمە دیکتاتۆریانی کەوا بەناحەق ئەیانەوێ ئەم ئەزمونەی ئەم ملەتە لە ناو ببن و خوێنی ئەم ڕۆڵی ئەم وڵاتە بەناحەق ئەڕێژن. من ئامادەم بۆ هەر کاتێ بۆ قوربانیدان. بۆیە ئێمە ئەمە جێی خۆشحالیە تاوەکو ئەمڕۆ مقاومە کریا و بستێک نیان توانیوە ئەوان مەرامەکانی خۆیان بپێکن، بەڵام ئەکرێ ئێمەی کورد چیتر بەسە بێدەنگی چیتر بەسە خۆخەپەکردن لە بەرامبەر دوژمنان کەوا چاوەڕوانین بزانە کەی ئەو دۆستەمانەکەی و کەی ئەو دوژمنەمان ئەشکێت ئەفۆن ئەو دۆستەمان ئەشکێت، یعنی ئەکرێ ئەمانە هەمووی گۆڕانکاری بەسەردا بێ. مام ئەیوت ئەگەر ئێمە گەل لە قەندیل گەریلا لە قەندیل نەوێ جەبهەت نوسرا و ئەو کاتە جەماعەتی تۆرۆبۆرە هاتن قەندیلان داگیرە کرد، ئەترە بووە دوو جەبهەیەک لە جەلۆلا جەبهەیەک لە قەندیلەوە. ئێستێشە گەرەکیانە ئەوە بکەن، گەرەکیانە ئەو ئیسلامە تونڕەوانە بێنە ئەوێ ئەم جارە بەرەو دوا لە هەرێمی کوردستان بگرن، ئەم قەوارەیشەوە هەی لێ بێ بەس مەمنون بێ بە پارێزگاری سلێمانی بیواتە ڕێوە، بەس مەمنون بێ بە پارێزگاری هەولێر بیواتە ڕێوە بۆ دەسەڵاتدارانی خۆی تێکۆشانێک بکەن هیچیان تیا بەسەر نمێنێ و لاواز بن ئەروەکو خێڵەکێکی جاران و بتوانن بە هەموو شەوێک ئەو کارێک ئەنجام بدەن بۆ خۆیان ئەنجامی دەن. کاکە پەرلەمانی کێ؟ پەرلەمانە ژێر ئەزمونێکی تورکیا، حکوومەت هەلا ژێر ئەزمونێکی تورکیا ناتوانێت هیچ هەڵوێستێکیانە بێ. تەنانە دوای لێ هاتە ئەم هەرێمی کوردستانە بۆتە بازاڕێکی ساختکردنەوەی کاڵەکانیان، هەل لە ماشۆ بگرەتا گێتە لە مێشۆ بگرەتا گێتە گامێش، یعنی هیچ شتێک لەم وڵاتی ئێمە نەماوە نەبواتە کۆمپانیای تورکی، یعنی بێت و ئیسایکێک لە شتەکانی ئەمریکا هاتن کوردستانیان پاراست لە 91 و یعنی وڵاتی یەکگرتوەکانی ئەوروپا ئەمریکا و متحیدە UN قەرارێکیان دا مادەی خەتی 36 دامەزران، ئێمە خەتی 36 بێەوە خێر و بەرەکەت بۆ تورکیا. لەبانەوەیش لە تورکیا هیچ ڕۆژێک دەستی نەپاراستێت لە کوشتنی گەنجەکانی کورد و لە گشتنی خەڵکی گوندەکانی کورد دەستی نەپاراستە. خەتی 36 ڕاستە بۆ سەدام دامەزرا و دەست درێژەکانی سەدام کورد کات و سەرکوتیکانی هێڵێ، بەڵام تورکیا سوودی لێی بردنی و تورکیا قەڵەمبازی کرد لەوە و گۆڵی خۆی کرد کوردوەتەنیێڵە گۆڵی خۆی کرد لەو قەرارەی ئەومە متحیدە و قەرارەکانی ئەمریکا. ئەبێ هەموو کوردێک چی پێشمەرگەی دێرین بێ، تەنانەت چی مناڵێکی 7 ساڵان بێت تا گەن پیاوێکی پیری 7 ساڵان ئەبێ موقیفی هەبێ لەو مەسەلا. ئیشتەکە لەوە نەماوە و ئەمڕۆ پێشمەرگەی دێرینە ژنی ماڵەوەیە مامۆستایە پەرلەمانتارە حکومڕانیە چییە؟ ئەگەر ئەوە بێت نامێنێ شتێک نامێنێ بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان، شتێک نامێنێ بە ناوی قەواری هەرێمی کوردستان و شتێک نامێنێ جێشانازی نەتەوە بێ. یعنی تەنانەت ئیستا شەهیدەکانمان زنوو بکەرۆ عجواتی دەمێنن لەوەی کە بۆچی شەهید بوون، بۆ تورکیا شەهید بوون، بۆ تورکیا شەهید بوون، بۆ دەسەڵاتدارانی تورکیا شەهید بوون، بۆ کۆمپانیا شەهید بوون. ئەبێ هەموو کوردێ موقیفی هەبێ. من وەکو پێشمەرگەیەکی دێرن هەرچی بکەوتە سەر شانی من ئامادەم